ئایا ئەو نەخۆشانەی کە زەخت و شەکران هەیە نەشتەرگەری بڕینی گەدایان بۆ کرێ و تا چەند سوودمەند دەبن لەم نەشتەرگەریە. بێگومان وەکو ئەزانین قەڵەوی نەخۆشی زۆر لەگەڵایە. یەکێ لەوانە نەخۆشیانە فشاری خوێنیان بەرزە بێتەوە، تووشی شەکرا بێت بە تاوی شەکرەی جۆری دووەم. ئەم نەخۆشیانە پرسیارەکرێ ئایا ئەکرەیەکی قەڵەو بێ وەزنی زۆر بێت و لەمان کاتە زەخت و شەکرە شێبێ نەشتەرگەری بۆ کرێ؟ بەڵێ ئەکرێ. جیاوازەکەوێ لەگەڵێکە کە زەخت و شەکرە و نەخۆشی دڵوشتی لەگەڵانە بێ بۆ کاتی نەشتەرگەرێکە ئەبێ جوان کۆنتترۆل کرێ زەخت و شەکرەکەی و دکتۆری بەنج و دکتۆری دڵ و ئەمانە ئیبینین هەمومان نەخۆشیەکە نەشتەرگەری بۆکەین. دوای نەشتەرگەریەکە تا چەند سوودمەند دەبێ لەم بۆ بەنسبە زەخت و شەکرەکەەوە. ئەوەی کێمە ئیبین لەگەڵ نەخۆشەکانمانە ئەوانەی کە زەختیان زۆر بەرز نەبێ دوای نەشتەرگەرێکە دوای فترێ دوای چەند مانگ یان دوای 2 ساڵ بە هیچ شێوەیە حەب بەکار نایانن. تیاشانەیە جۆری حەبەکان کەمەکاتەوە بێگومان لەگەڵ تەنسیقکردن لەگەڵ دکتۆری باڵتنی وەروە دکتۆری دڵە. ئەمە ئەوانەی کە شەکرانێ شەکرەی جۆری دووەم کە زۆر جار سەبەکەی بریتێ لە زیادبوونی کێش توش شەکرابن کاتێک کێشیان دابەزێ استفادەیەکی زۆر لە ئەم نەشتەرگەریاکەن. زۆر لە نەخۆشەکانمان دوای فترێ حەبی شەکرە بە هیچ شێوە بەکار نایانن. بەڵام ئەوانەی کە لە جۆری یەکەمی نەشتەرانەیە کە دەرزی ئینسۆلین بەکارێنن ئەمانە هەرەوێت دەرزێکە بەکاربێنن چون ئینسۆلین زەرورە، بەڵام ئەویش کەمیەت و با بڵێن نسبەتی ئینسۆلینەکە ئەکید کە وەزنیان دابەزی کەمە بێتەوە چون وەزنیان بچووکە بێتەوە. کەواتە نەشتەرگەری بڕینی گەدە زۆر بە سوودە بۆ ئەو نەخۆشانەی کە زەخت و شەکرانەیە. سمارت وەرچەرخانە.